الرحمن الرحیم بەخێر بن سەرچاو من عمر عەبدولعەزیز بەهادینەوەمە لە ساڵی 1950 لەدایک بووم قۆناغی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم لە شاری سلێمانی تەواو کردووە لە ساڵی 1975-76 جومەتە زانکۆی بەغدا کۆلیژی شەریعەم تەواو کردووە دوایی بە بۆنەی ئەوەی کە بەشداری شەڕی عێراق ئێران نەکەین ئاواری دەرەوەی وڵات بووین حدودی 10 ساڵ ینی لە 79 کە تەواومان کرد کۆلیژ هەتا ساڵی 90 من لە دەرەوەی ئێران بووم لە دەرەوەی کوردستان بووم فترەیەکی زۆری لە ئێران بووم حدودی ساڵێکیشی لە تورکیا بووین دوای ڕاپەڕێن گەڕاینەوە بۆ کوردستان لە کوردستان متەفەرغ بووم بۆ کاری سیاسی و حیزبی بڵێن لە یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆربەی پۆستەکانم لە یەکگرتووی ئیسلامی کوردستانە بڕیوە دوای لە ساڵی 2013 لە خوليسي برلمان عندنا برلمان بوم سبي فراكسيون يبتوسان كردستان بوم بخلال يوم ما نويم لكردستان وناغي دومي ما نوما لكردستان برنامج ماستر ودكتوراه لزانكوي أوزاعي لبنان ورقرت دكتوراه لدراسات إسلامية لفكري إسلامي ماستر لدراسات إسلامي تيزي ماستر كم تابت برجيان نام وبرها مكاني إمام ناصر سبحاني و کەسایەتی مەشهوری ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا سەرۆکی ڕێکخراوی زانستم لێرە ڕێکخراوێکمانەیە کە تایبەتە بە باس و توێژینەوە لە سلێمانی مەرکەزە شتێکی لە سلێمانیە بە ناوی ڕێکخراوی زانست سەرۆکی و ڕێکخراوم تقریبا یەکلابووینەتەوە بۆ باسی بۆ توێژینەوە لە ڕاهەندە فکری و مێژوویەکانە ئەندامی بۆردی باڵای ڕاوێژکارانیشم لە یەکگرتووی ئیسلامی کوردستان کارە ئەساسیەکەی ڕێکخراویشمان دەرکردنی ئەنسکلۆپیدیایەکە بە ناوی ئەنسکلۆپیدیای کورد و کوردستان کە لە ماوەی پێشوە حدودی دومانگە کە بەرگی یەکەمی دەرچوو ئێستا زیاتر خەریکی نووسینی بابەتە طبیعی کتێبخانە تۆشەیەکە بۆ مێشک تۆشەیەکە بۆ دەروون وازانم هەر کتێبخانەیەک ئەرماڵە کتێبخانەی تیانەوێ ئەڵبەتە کتێب ماڵێک کە خوێندەواری تیابێ ماڵێک کە بخوێنەوە ینا کتێب نەخوێنرێتەوە بوون و نەبوونی وەکو یەک وایە وەکو ئەدیسۆن و توێتی یەکێک لە قسە مەشهورەکانی ئەدیسۆنەوەی هەڵێ چۆن جەستە بۆ نەشونما پێویستی بە خۆراکە ڕۆح و عەقلیش بۆ نەشونماکردنیان پێویستیان بە کتێبە بە خوێندنەوەیە بەمەرجی خوێندنەوە تەبانە یەنا کتێبخانە ڕازاندنەوە هەر بۆ دیکۆری ماڵ سوودێکی نییە لەبەرەوە ئازانم هەر ماڵێک کتێبخانەی تێدا نەبێ یعنی خوێندەواری تێدا نیە خوێندەواریشی تێدا نەبێ ئەزانین هەر کۆمەڵگەیە کە خوێندەوار نەبێ و گرنگی بە خوێندنەوە نەدەن لە چه ئاستێکان تەوان زۆر دواکەوتووە بن و بێ ئاگا بن لە ژیان لە بەهرەکانی ژیان و یەکێ لە نعمەتە گەورەکانی خۆی گەورەکە بە ئینسانیەوە عەقڵە بۆ بیرکردنەوە ئەوەش ئامرازەکەی کتێب و خوێندنەوەیە من تەوان بە حکمەوەی لە پۆلی شەشی ابتیدایەوە لە خوێندنگە بووم یعنی خوێندوومە ئەوانەی کە خوێندویانە ئەزانن کە ئاشنا بن بە کتێب بەڵام ڕەنگە بایەخی بایەخدانی من بە کتێب بگەڕێتەوە بۆ بایەخدانی باوکم بە ڕەحمەت بێ بە کتێب باوکم هەر من لە مناڵ بووم زۆربەی زۆری کتێب و سەرچاوە ئیسلامیەکانی هەبوو بۆ زۆر گرنگە بە کتێب تەشیعیەکردین لەسەر خوێندنەوە پێشەوە بچمە قوتابخانە لە پۆلی ینی لە ساڵی پێنجەمی تەمەمەوە بووم گولستان و بۆستان و ئەوەی کە باو بوو کاتی خۆی بە مناڵانەوە ترایەوە ئەو کتێبانی پێوتم یعنی پێشەوە بچمە قوتابخانە قورئانم مەزانی بخوێنمەوە کتێبە فارسیەکانم خوێندبوو کتێبخانێکی گەورەیش لە ماڵمانە هەبوو بۆیە هەر لە مناڵیەوە گرنگی ماوە بە کتێب بەڵام وەکو نووسین احتیمالە مەبەستەوە بێ خۆم چۆن احتیمام ماوە بە نووسین ئەگەڕێتەوە بۆ فترەی بوونم لە زانکۆی بەغدا لە زانکۆی بەغدا هاتوچۆی کۆڕی زانیاری کوردمانە کرد لەوێ و خوێندنەوەیکی زۆرم هەبوو بۆ گۆڤاری بەیان و گەلاوێش کە دوو گۆڤار بوون لەو کاتا دەرەچوون تەنانەت بابەتیشم بۆ ناردوون بەس لەبەرەوەی بابەتەکان بۆنی مەسایلی ئاینیان لێ هات بڵاویان ناکردەوە یەکەم نووسینم
بەناوی بە کاتێک بەهار دەدوێ ساڵی 1970 نووسیوە لە کاتێک لە زانکۆ بووم کە بابەتێکە تا ئێستش ماوە باسی دیمەنەکانی بەهارم کردووە. لەو کاتەوە توانم بڵێم لە تەمەنی 19 ساڵیەوە من احتیمامە دەم بە نووسین و بخوێندنەوە. طبعاً کتێب وەکو تۆشەی وەکو وتمان لە پێشەوە تۆشەی گیان چۆن پێویستی بە هەموو جۆرە پرۆتینات و ڤیتامیناتێکە حتمەن مێشک و ڕۆحی ئینسانی شەروایە پێویستی بە هەموو جۆرە خوێندنەوەیەکە. ئەلبەتە پسپۆڕی و اختصاسی ئینسانەکە یان احتیماماتی ئینسانەکە ئیگۆڕێ لەوانەیە مەسەن زانایەکی ئاینی ئەوەنەی پێویستی بە شارەزایی لە ئەحکامی شەرعی هەیە سیاسیەک ئەوەنە پێویستی نەبێ یان مەسەلەن بازرگانێک ئەوەندە پێویستی بە خبرە و شارەزایی لە بواری ئابووری و اقتصادا هەیە ڕەنگە داعیەک بانخوازێک ئەوەنە پێویستی نەبێ. لەبەرەوە جۆری پیشەی ئینسانەکە و بایەخی ئینسانەکە بە لایەنەکان بە ڕاهەندە جیاجیەکان تەحەکومەکە لەوەی چی لە ماڵی هەبێ. بەڵام بە شێوەیەکی گشتی کتێبخانە هەمە جۆر بێ باشترە، تەفسیری قورئانی تیابێ، ڕاوی فەرموودەکانی پێغەمبەری تیابێ عەلەیهی سڵات وەسەلام، مێژووی ئیسلامی تیابێ، مێژووی مرۆڤایەتی تیابێ، مێژووی هاوچەرخی تیابێ، لێکۆڵینەوە و دەراسات و توێژینەوەی جیاجیای تیابێ، بیری تازەی تیابێ، یعنی لە گۆشەنیگای جیاجیاوە لەسەر بابەت نووسرابێ بە یەک نەمەت و یەک شێوازی بڵێن کلاسیکی یان مۆدێرن نەڕوە هەردووکی لێک بە ئاڵێنێ. کەسێک بێ خوێندەوارێکی کراوەی ڕەسەن دەرچێ، ڕەسەن بە معنای ئەوەی لە ئیلتیزاماتە لە سەوابیتەکە لانەدا سەوابیتە ئاینیەکەی خۆی، مۆدێرنیش بە معنای ئەوەی ئاگای لە دنیای هاوشەرخ بە هەردووکی پێویستە لێک گرێ بدا. لەبەرەوە کتێبخانە ئەبێ متەنەویع بێ لە ماڵەوە ناکرێ یەک ڕەهەند بگرێتە خۆی ئەوە ڕەنگایەتەوە لە ئینسانەکە. تەبعاً ئەگەر کەسێک تەنها کتێبی کللتوری بڵێن ڕابردووی هەبێ مانەوایە لە ژیانی هاوچەرخ و لە بیری هاوچەرخ و لە دەستکەوتە مرۆیە گەورەکان لە ڕەهەندی فکری ئاگادار نییە. کەسێکی ژەر گرنگی بە کتێبی تازە بدا و بە دەرکەوتە تازەکانی هێزری ئینسانی بدا معنەوایە لە کولتوری خۆی چنەتەوەیی بێ وەکو کوردێک ئێستا قسە لە بۆ کوردستانەکەین چۆکو مسلمانێک کە قسە لە کولتوری ئیسلامەکەین بێ ئاگا ئەبێ. لەبەرەوە لێکەڵپێکانی هەردوو ڕەهەندەکە گرنگەوە تێکەڵکردنی کتێبەکانی بە هەردوو بوارەکە پێویستن بۆ ئەوەی کەسایەتێکی متەکامل دەرچ. طبعاً کتێبخانەی کوردی یەکێکە لە کتێبخانە لە ڕەهەندە ئیسلامیەکەیەوە لە کتێبخانە هەرە دەوڵەمەندەکانی دنیا. من زۆر پرسیارم کردووە ئەتوانی بڵێ کتێبخانەی ئیسلامی ینی بەشە ئیسلامی لە کتێبخانەی کوردیا زۆر دەوڵەمەندترە لە هەموو بەشەکانی تر لە چەپ و لە ناسیۆنالیستەکان و لە وجودی و عەبەسیەکان و ئەنە کە هەر باسییان نییە. ئەگەر قیاسی بکەین بە نەتەوەکانی تر وەکو فارس یان وەکو عەرەب تەنانەت وەکو تورک بە حەجمی خۆی کوردستان و ناوەندی کوردی گرنگی زیاتری داوە بە بیری ئیسلامی ئەوە ژەگەڕێتەوە بۆ جوهودی ڕابوونی ئیسلامی هاوچەرخ لە کوردستان. ڕەنگە خۆشتان وەکو ڕاگەاندکاری ئاگاتان لێبێ کە لە هەموو ساڵێک لە نمایشگای کتێب لە پێشانگای نێونەتەوەی کتێب لە هەولێریا لە سلێمانیا لە شوێنێکی ترەکرێتەوە کە پرسیارەکرێت لە بڵاوکەرەوەکان دەستگای پەخشەکان ئەڵێن کتێبی ئیسلامی ڕێکۆردیشکانەوە لە ڕووی تیراژی فرۆشتنەوە ئەوە گەڕێتەوە بۆ فراوانی ڕەهەندەکە یعنی کتێبی ئیسلامی ئەمڕۆ کتێبخانەی کوردی دەوڵەمەند کردووە تا توێژینەوەیەکی مەسەلەن چەپ یان وجودی یا عەبەسی یا بیرکردنەوەیەکی تر ئەبینی دایان لێکۆڵینەوەی ئیسلامی ئەبینی خوێنەریشی هەروایە ینی خوێنەری بەشی ئیسلامی زیاترە. من لە باسی کەیفیەت ناکەم تەبعاً لە باسی چۆنایەتیەوە ڕەنگە ڕەخنەمان هەبێ چۆن ئەنووسرێ و چۆن ئەخوێنرێتەوە و چی ئەخوێنرێتەوە باسی ئەو بەشەی ناکەم باسی چەندایەتی ئەەکەم باسی زۆری وەرفراوانی کتێبخانەی ئیسلامی و خزمەتی زۆری ڕابوونی ئیسلامی یەکەم بە کتێبخانەکە چەندە ئیستفادەی لێکراوە ئامانجی خۆی پێکاوە بابەتێکی ترە. ئەمما لە ڕووی کەمایەتی لە ڕووی چەندایەتیەوە لە ڕووی زۆری و فرەیەوە ینی لە سەتا نسبەتێکی زۆری کتێبخانە ئیسلامی کوردیەکان بە کتێبخانە ئیسلامی ڕازاوەتەوە هەموو کەسی ژۆشایەتی ئەدا و ئەو فەزڵە ڕێگەڕێتەوە بۆ هێزە ئیسلامیەکانی کوردستان ڕابوونی ئیسلامی کوردستان کە 40-50 ساڵە لەو بوارە خزمەتەکە.
وی لە ڕاستیەکێک لە ئیشەکانی ئێمە وەکو ئەو ڕێکخراوی زانست بۆ باسوتێژینەوە ئەم بابەتەیە ڕاستکردنەوەی مێژووی کورد وەکو نەتەوە مێژووی کوردستان وەکو جغرافیا مێژووی ئیسلام وەکو نەتەوەی ئیسلام وەکو ئومەتی ئیسلام لە ڕاستیان مێژوو شێوێنراوە نەک بەدەستی دوژمنان بەتەنیا بەدەستی دۆستان و لایەنگرانی مێژووەکەش هەر شێوێنراوە لە ڕووی نەزانینەوە سەرچاوە ئیسلامیەکان بە تایبەتی سەرچاوە دێرینەکان بڵێن هەر لە سەدەی سی کۆچیەوە کە مێژووی ئیسلام نووسراوەتەوە بۆ نمونە کتێبێکی وەکو تەبەری مێژووی تەبەری کە خۆی بە یەکەم سەرچاوی مێژووی دانرێکە مەفەسری قورئانیشە تەبەری خۆی ئەڵێ من هەرچیم بیستوە نووسیومە ڕاستی و ناڕاستی بە گەردنی ڕاوی و ئەو کەسانی گەڕاوێنێتەوە ئەوەی سوێتی شت بگێڕێتەوە نەیویستوە بڵێ ئەمە ڕاستەوە ئەمە درۆیە نەویستوە تەحقیقکە ئەوە کەوتوتە سەرشانی جیلی دوایە و لەبەرەوە کێشەیە گرفتێک هەیە فعلەن لە مێژووی ئیسلامیە کە بریتە لەوەی بڕێتی لە هەڵا بڕێتی لە شتی نادروست شتی دزەکرا و دزە پێکرا و لەلایەن جوولەکەەوە لەلایەن نایارانی ئیسلامەوە لە مێژووی هاوچەرخی شاعینیشت هەندێک بە قەست بە مەبەست مێژووی ئیسلامیان شێواندەوە بەشە ئیسلامی کە مێژووی نەتەوەی کوردیش هەروەهەیە مێژووی نەتەوەی کوردیش زۆر شێوێنراوە مەسەڵەن کە تۆ توێژینەوە ئەەکەی بۆ باسی چۆنیەتی مسلمان بوونی نەتەوەی کورد لە کاتی بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلامە لەسەر چاوە ڕەسەنەکان یان بە پێی توێژینەوەکان بەو نەتیجەیە ئەگەی کە کورد خۆی مسلمان حەزی کردەوە بە مسلمان بوون نەتەوەیەک بۆ دوور نەبووە لە ئاینە ئاسمانیەکانەوە چونکە تەنانەت ئەگەر زەردەشتیش بوو بێ زەردەشتیش بەلای هەندێک لە زانانەوە لەوانە ئیبن حەزمە لە زەردەشتیش پێغەمبەر بووە یعنی قەول هەیە کە پێغەمبەری کورد یا فارس زەردەشت بوو بە پێ ئەو ئاەتێکە وإن من أمة إلا خلا فيها نذير واتە هەر نەتەوەیەک پێغەمبەری تیا بووە وما أرسلنا من رسول إلا بلسان قومه هیچ فرستادەیەک نەنێراوە بە زمانی نەتەوەکەی نەبێ مەبەستمەوەی ئەگەر قەرار بێ فارس کوردیش تابعی فارسیش بوو بێ و نەتەوەی ئاینێکی بوو بێ ئەو ئاینە ئاسمانی بووە ئاینەکان ئەرزی نەبوون بتپەرستی نەبوون ڕاستە ئینحراف ڕووی تێکردوون هەمومانەوە ئەزانین کە ئینحراف ڕووی کردوتە هەموو ئاینەکان مەسیحیەت و یەهود و سابێ ئەو هەموو ئاینەکان ئینحراف ڕووی تێکردووە مەجووسیەتیش لەو ئاینانەیەن مەجووسی ئەلبەتە جیایە لە ئاینە حەقیقیەکەی کە پێغەمبەرێکی بووە ئەم وڵاتانی شەرقەکە هەندێک ئەڵێن زەردەشتە هەندێک ئەڵێن ئەو نییە ڕەنگە کەسێکی تر بوو مەبەستمەوەیە کورد ئاشنا بوو بە ئاینە تەوحیدیەکان بۆیە کاتێک کە ئیسلام هات لە سەدەی حەوتا کورد زۆر غەریب نەبوو سەیرەکەی شێوێنراوە خەڵکێک بە مغریزانە مێژووکەیان وانووسیوتەوە کە تا سەردەمی ئەمەویەکان کوردە شەڕی کردو و تەسلیم نەبوو بۆ ئاسانی مسلمان نەبوو ئەمانە ڕاست نین چونکە کورد لە کتێبە ساحیحەکانمانە هەیە کە گاوانی کوردی یا جابانی کوردی سەحابە بووە بە خزمەتی پێغەمبەری خوا گەیشت و کوڕێکی بۆ بە ناوی مەیمون حەدیسی هەردووکیان حەدیسیان لە پێغەمبەرەوە گێڕاوەتەوە و ئاشنا بوون و کورد لە ناو شاری مەدینە هەبوون من کتێبێکم نووسیوە ئاماژەکانی قورئان و فەرموودە بە کورد و کوردستان لەوانەیە لە بەرنامەکەشە تیکێک بخەنە سەر و کتێبە لە تەفسیرەکان و لە سەرچاوەکانی فەرموودا چی باسی کورد و کوردستان کراوە شەر نییە بە ناکەلیمەی کورد باس کرابێ بەڵام مەبەستی باسی قەومی کورد کراوە لەبەرەوە کورد ئاشنا بووە بە ئیسلام بەڵام سەیرەکەی شێوێنراوە چونکە پرسیارەکەی تۆ دەربارەی باسی شێوانی مێژوو بوو مێژوو فعلەن شێوێنراوە بەڵام بەڕاستی هەوڵی باشیش درراوە بۆ ڕاستکردنەوەی ئەو مێژووە و تەحقیقی دەرخستنی ڕاستیەکان. لە ڕاستیام تەکنۆلۆژیای پەیوەندیانە زیانێکی گەورەی گەیاندووە نەک تەنها بە ژیانی ئیسلامی لە ئەوروپایش سکاڵایانە بەدەست ئەنتەرنێت و بەدەست ئەو بڵێن سەرچاوەکانی کە لە ئەنتەرنێتە هەیە لە یوتیوبەوە بگرێت تا ئاگاتە فەیسبوک و تا ئاگاتە هەموو ئینەکانی تر تویتەر و نانزانەوانە گەنج زۆر مەشغوڵ بووە ڕبەتە ئەوان توانیوانە لە ڕێگەی تعلیمەوە لە قۆناغەکانی خوێندنە بە حکمی ئەوەی 20 ساڵێکە پێش ئێمە ئەوان استفادیان کردو لەو دەستگایانە بۆ ئەمجی لە کۆنتترۆلیان کردووە ینی لەوێ بە بەرنامە و بە کاتی تایبەت و بە کۆنتترۆلی دایک و باوکو و مؤسساتی بڵێن تەربیە و تعلیم دەستگای خوێندن لە قوتابخانەوەوانە نظامێکیاندانەوە بۆ سوودوەرگرتن لە مۆبایل لە کۆمپیوتەر لە ئایپات
وەسایلە ڕەوچەرخانە، بەڵام لە وڵاتانی خۆمان بە تایبەتی من باسی کوردستان بکەین بەڕاستی فۆزایەکی زۆرە و هەڵقوایە لایەنە پەیوەندیدارەکان لە دەستگاکانی خوێندن و خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری و مامۆستایانی ئاینی و ڕاستی ئەوانەی کە خەمخۆری ئەم میلەتەن و دەوریان هەیە لە پەروەردەیینەوەکانمان حەقوایە بیرکردنەوەکی جددی لێ بکەن، هیچ ئیسفادەیەک ناکرێت. ئەمانە بوونەتە بەدیلی کتێب قەتعان بەدیلی نییە، چونکە کتێب ئینسان کتێب بە کۆنتترۆڵە ئەڕۆخۆ دەزانێت. ئێستا لە کوردستانی خۆشمانە کتێبە بێ ڕقەمی ئیدا و ژماری سپاردنی بۆ وەرگری، معنای وایە ناو ئەما کۆنتترۆڵێکی هەیە وە فری بێ و ڕەها بێ بە هەموو شێوەیەک تا بڵێ ماڵەکان چ جۆرە کتێبێکی تێ. ڕاستە کۆنتترۆڵەکە لە ئاستی پێویستان نییە، بەڵام بێ کۆنتترۆلی و فریبوونی ئەتەرنێت سنوورێکی نییە. خۆتان هەمووتان گەنجن ئەزانن کە ئەتەرنێت چۆن و چیتیایە، و لە کوردستانە ئەتەرنێت بەداخەوە کۆنتترۆلی نییە بە هیچ شێوەیەک. ئەمە مەترسێکی گەورەیە، حەقوایە دایک و باوکەکان و دەستگای پەیوەندیدارەکان بەجددی خەمێکی ئەم لایەنە بخۆن. یەکێک لە ئیشەکانی ئەوەیە مؤسسات ئیشی لەسەر بکە، وەزارەتی ڕۆشنبیری ئیشی لەسەر بکە، وەزارەتی ئەوقاف ئیشی لەسەر بکە، دەستگای پەروەردەی لایەنە ئیسلامیەکان ئیشی لەسەر بکەن، هاوڵاتی خۆی هەست بە مەسئولیت بکە بەرامبەر مناڵەکانی نەوەی تازەی. یعنی بێ هەڵمەتێکی هەندانی جددی دەست پێ بکەین بۆ خوێندنەوە، بۆ دەوڵەمەندکردنی کتێبخانی ماڵەکان، بۆ بەدیلکردنی کتێب بە ئەتەرنێت. ئەم بەم شێوەیە نابێ بەڕاستی. ئەمانە وەسایلی پەیوەندین زیاتر لەوەی وەسایلی معریفە بن، یعنی ئەتەرنێت بۆ پەیوەندیکردن و بۆ ئاگاداربوون لە وەکو بڵێ هەواڵ و شتە مستەجەداتەکان، شتە نوێیەکان، ئەحداسەکان، معریفە و زانیاریە گشتیەکان باشە، بەڵام سەرچاوی پەروەردەکردنی ئینسان نیە، نە لە ڕووی فکری، نە لە ڕووی سەقافی، نە لە ڕووی ئەخلاقی، لە هیچ ڕوویەکەوە ئینسان پەروەردە ناکە. بالعکس ئەو کەسانێک کە لە کتێب دوورن کە ئەچن بە ناخی ئەتەرنێتە، ئەو نەوەیە کە ئێمە ئێستا ئەسفی بۆ کۆنەوەیەکی بێئاگا، دابڕاو لە کۆمەڵگە، دابڕاو لە کولتور، دابڕاو حتا لە واقعێکی واقعی خۆشمان بینی. کوڕێکی گەنجە لە خەریکە ئەچێتە زانکۆ، مامی ناناسێ، خاڵی ناناسێ، پوری ناناسێ، ئاگای لە کێشەکانی کۆمەڵگە نیە، چۆتە ناو قوڵایەکانی دنیای ئەتەرنێت، دنیایەکی ترە بە وڵاتی ئێمە ناخوا. من هەر باز لە لایەنە زیانمەندەکانی ناکەمەوە، لای هەموو کەس ئاشکرایە کە لایەنێکی زۆری زیانیشی هەیە. ئەو هەموو زیانانەی کە لەو وەسایلی پەیوەندیە هەیە هیچی لە کتێبانیە. کتێب ئەو پەڕێەوەیە کتێبێک لە ڕووی فکریەوە زەربەیەکی پێگەێنێت، تۆ وەکو پەروەرش یارێک باوک بی یا مامۆستا بێتوانی فریای بکەوی. یعنی لە دە کتێبە لە ماڵانە لەوانەیە کتێبێک دوو کتێبیان بەکەڵکنێن یان ئینسان بەلا ڕێدا بەرن، بەڵام لە ئەتەرنێتەوانیە لە دە مەوقعا بەعکسەوە نوۆی ئینسان بەلا ڕێدا بە لەبەرەوە بە شوێکی ڕێژەی سەیریکەین. قەتعاً ئەتەرنێت و مطالعە ئەتەرنێتی نابێتە بەدیلی کتێب. وەڵا کتێب سوپاس بەخوا هیچی نووسینیانی هیچی لێ نەسەندومەتەوە وەکو سندنەوە لە ڕەنگە تەمەنێک لە ئازاری پشت و چاو و مێشکمان و بوون و ئەوانەی دروستکرد بێ بۆم، بەڵام ناگۆڕێتەوە بۆ هەموو عەتا بەخشەی کە بوویەتی. من سوپاس بەخوا لە ڕگەیەکی تریشە عەرزم کردن کە لە تەمەنی 18 ساڵیەوە ئەنووسم و یەکەم کتێبم لە مەهاباد چاپ بوو لە ژیاننامەی سەعید نورسی. تەمەنم 21 ساڵ بوو، ساڵی 1970 کە جێی شانازیە لە 21 ساڵیە تاقەت سەبێ کتێبەکەم لە 19 ساڵی شانووسی بوو بالمناسبە، تازە ساڵێک بوو لە کۆلیژ تەواو بوو. لەبەرەوە کاتە خراپەکانی لێ کوشتوم، ینا کاتی باشی لێ نەکوشتوم، چونکە لە بەرەکاتی کاتە باشەکانی استفادەم کردو، لە شەوانی ڕەمەزان زۆر استفادەم کردو، لە شەو درێژەکانی پاییز استفادەم کردو، لە کۆمەڵگەیدا نەبڕیوم، لە التیزاماتی ئاینی و کۆمەڵایەتیدا نەبڕیوم، لە التیزاماتی بژێویدا نەبڕیوم. مەسەلەن من پەرلەمانتار بووم، ماجستێر و دکتۆرایشم هێناوە، چونکە زۆر ئاشنای کردبووم بە زمانی عەرەبیوانە. وەکو بەعزێ قوتابی 4-5 ساڵی نەکوشتم، هەموو 1-2 ساڵی نەوەرتوانیم مەسەن دکتۆرا بێنم. کەمترین کاتێکە
زانکۆ داوایەکە لەبەرەوە اختصاصیشم عەرەبی بوو لەگەڵی مانوو نەبوو لەبەرەوە کتێب طبعاً ئەوەی پێبەخشیم کە زانیم ژیانی دنیا ژیانێکە بەڕاستی کاتیە و ئینسان بڕوادار باسی لە بازنە ئاینەکە ئێمە قسە ئەەکەین ئینسانی بڕوادارە بێ بزانە کە دنیای ئەوەندە بایەخی هەیە کە کێڵگەیەک بێ بۆ دوا ڕۆژ بتوانێت خزمەتێک بە ئاینی و بە وڵاتی و بە کۆمەڵگەکەی بکە بە هەو وڵاتیانی بکە ئەوەی فێرکردم کتێب بوو نووسین کە ئینسان بۆ خۆی نەژی ئینسان ئەو بەرهەمی کتێب بوو کە تێگەیشتم ئینسان بەبیرکردنەوە و بە هەزر و عەقڵ خۆی گەورە جیای کردوێتەوە لە باقی مەخلوقاتی تر معنەوەیە ئەم ئەبێ سەرداری بوونەوە بێ ئەبێ گەورەی دنیا بێ خۆی گەورە ئینسان بەم بچووکیە لە چاو کاکەشان و لە چاو مەجەڕات و لە چاو زەوی و کوڕاتی ئاسمانی سەیریکەی هەر قیاس ناکرێت قەترە بە دەریایەکی ژنیە کەچی سەیرەکەی خوا فەرمێ ئاسمانان و زەوی و ئەوەی لە نێوانیانایە بۆ ئینسانمان مسەخەر کردووە مەیسەر کردووە معنای چییە معنەوەیە تۆ گەورەی بوونەوەری ئەمە کتێب بە تایبەتی کتێبی فکری ئیسلامی ئەمەی فێرکردین یعنی ئامانجداری کردین وای لێ کردین کە بە هەدەفەوە بژین بە پەیامەوە بژین کاتەکانمان بە فیڕۆنە دەین من سوپاسی خۆی گەورە ئەەکەم کە ئەو بەخشەی پێبەخشین کە لە سەرەتاوە لە فەلسەفەی ژیان تێگەیشتم و خزمەتکردن بە ئینسانەکان و گەیاندنی هیدایەتی خۆی بە ئینسانەکان بوو بە ئامانجی گەورەمان کە ئەوەش تەواو یەکێکە لە فەزڵەکانی خوا لە ڕێڕابوونی ئیسلامیا و چرخەوە پێگەیشتین هیچی لێ نەگرتوومەتەوە و ئارزم کردی کاتە خراپەکانی لێگرتوومەتەوە ژیان بە بێهودە سیرکردنی لێگرتوومەتەوە کات بە فیڕۆدانی لێگرتوومەتەوە لەوانەیە هەندێک مزاعفاتی بوو بێ لەسەر خێزانم لەسەر مناڵم لەسەر کەس و کارم بەڵام هەر ناگۆڕێتەوە بۆ هەموو خزمەتەی کە ئەلحەمدوللا لە ڕێی نووسینەوە لە ڕێی خوێندنەوە خوا بەخشیوێتی طبعاً ئەوە ئایەکێکە لە ئافاتی ماڵی کتێبداران کتێبی باشم هەبووە کتێبمە بۆ چەند بەرگ بووە بەرگی فەوتا ئێستا حالی حاضر 3-4 ساڵە 1-2 بەرگی کتێبێکی 5 مجەلدین براوە لە هەموو کوردستانە نوسخەشی نییە پەیدایکەمەوە بەرزانم کێ بردوویەتی ئەڵێ ونم کردو لە کتێب لە ئاڵ و گۆڕ و ماڵگۆڕینەوە نەماوە ئەوە شتێکی ئاساییە بەسەر هەموو نووسەرێکا دێت ئەوانەی کە کتێبخانەیان هەیە شتانیان زۆر بەسەر هاتووە وەڵا کراوەیە من ماڵەوەش و ئەڵبەتە لە سنتەرێکمانەیە ڕێکخراوی زانست لەوێ کتێبخانێکی گەورەمانەیە دووسێ ئەوەندەم کتێبخانەی ماڵەوە بێت لەوێ بڕیارمان ناوە مەگەر کەسێک زۆر موسڕ بێ زۆر لەسەری بچێەوە بڕیار بدا کە ڕۆژێک 2 ڕۆژ لەلای بێ هینا بڕیارمان ناوە کتێب نەدەینە دەرەوە بە زووتومانە دەرگا کراوەیە بۆ هەر کەسێک دێت لەوێ مەکتەبەی لێیە مێز و کورسی لێیە سپلێتی لێ و بەزستان گەرم و بە هاوین فێنکاکی ئەتوانێت باین تا ئێوارە لەوێ بێ لە خزمەتیان هەرکەس بێ بەس بە مەرجێ نەیباتە دەرەوە مەگەر بۆ کوتم 1-2 شەوێک نەبێ ئەوی زۆر بەدەگمەن بەس کتێبی ماڵەوە لە خزمەتی خزمان و دۆستان و برادەرانە هەرکەس هەر کتێبێکی بێت بە ئیستیعارەبی با لە خزمەتی تقریبا بە زمانی عەرەبی و بە زمانی کوردیش هەندێک چاپکراوەمە ئەوەی کە بە زمانی عەرەبیەکیان ئەم کتێبەیە کە کورتکراوەی مفرداتی ڕاغبی ئەسفاهانیە بە ناوی دەلیل ڕاغب في تهذیب مفردات ڕاغب تایبەتە بە مفرداتی قورئانی پیرۆز چونکە گرنگە ئینسان مفرداتی قورئان بزانێ وەکو عەرەبی کتێبێکی تریشە بە ناوی الفئة الشبابية في ظل العولمة ئەویش هەر عەرەبیە ڕەنگە ئامادە نەبێت کتێبەکانی ترم هەمووی زۆربیان کوردین تاوان ڕیسالەی ماجستێر و دکتۆراکەشم بە زمانی عەرەبیە بە تەبیعەتی حاڵ چونکە لە زانکۆی ئەوزاعی بووە تێزی ماستەرەکەم ئامادە نییە کتێبێکە بە ناوی الغلو في الدين وانعكاساته على التصورات والسلوكيات باسی توندڕەوی ئاینیان توندڕەوی لە بازنە ئاینیەکایەتی کە بەداخەوە لە بەردەستانی بردویانە بۆ خوێندنەوە برادەران تێزی دکتۆراکەم لەسەر مامۆستا ناسری سوبحانیە کە ئەوە نمونەیەکێتی بناوي العلامة ناصر سبحاني وجهوده العلمية والإصلاحية لسرجياني مامۆستا ناصری سوبحانی و هەوڵە زانستی و ئیسلاحیە کانیەتی کتێبێکی الحەمدوللا بە نرخە مامۆستایانی کە مناقەشیان کرد زۆر پێ متەئەسیر بوون ئەمەش کتێبێکە لەسەر کۆماری کوردستان و پێشەوا قازی محەممەد ئەو مێژووی کە باسمان کرد هەندێک جار مێژوو شێوێنرێ وتمان پێویستە کە مراجعی بکەینەوە
بە قەڵەمێکی تازە باسی کۆماری کوردستان و قاسم محەممەد کراوە. ئەم کتێبە نەک ڕووداوێک چەندین ڕووداوی تیا بە هەڵە نەهێنراوە، بەڵام وەلا خراوە، باز نەکراوە. مەسەن تیشک نەخراوەتە سەر وەسیەتنامەی قازی، تیشک نەخراوەتە سەر هەوڵە ئیسلامیەکانی قازی. هەوڵ درراوە قازی تەناوەکو کەسایەتێکی سیاسی دوور لە ئاین بناسیێنرێ، هەندێک جار تۆمەتبار بکرێ بەوەی کە پیاوی سۆڤێت بۆ، هەندێک جار تۆمەتبار بکرێ بەوەی کە ناسیۆنالیستێکی دەمادگیر بووە، دژی لە نەتەوەکانی تر بووە، یا عەلەقەل دوور لە ئاین بوو. من هەوڵم داوە حەقەتەکانەوەکو خۆی بخەمەڕوو. ئەمەش تقریبەن تەواوکەری ئەم کتێبە ئەتوانم بڵێم بەشێکە لەم کتێبە خەباتی کورد و ڕەهەندی ئیسلامی، ئەو هەوڵانەی کە دراون لە ساڵی 1850 بۆ تا 1950 لە خلال 100 ساڵە، ڕاپەڕینەکان، شۆڕشەکان لە قازی مەحموود و شێخ محەممەدی شێخ سەعیدی پیران و مامۆستا نورسی و تا ئەگاتە شێخ سەعیدی پیران و کەسایەتیەکان شعبەی دەلای نەهریەوانە چیان کردو بۆ نەتەوەی کورد لە ڕەهەندی ئاینی ئیسلامیەوە، تیشکم خسووتە سەر ئەوانە. ئەمەش کتێبێکە لەسەر مەلا محەممەدی قزڵجەیی کە کەسایەتێکی مەشهوری کوردستانە، زانایەکی گەورەیە. مەلا محەممەدی قزڵجەی هەم ڕۆژنامە نووس بووە، هەم زانا بووە، هەم ڕۆشنبیرێکی گەورە بووە. کەمەمە یەکەم کتێبمە، یەکەم بەرهەممە کە لە شاری مەهاباد چاپکراوە، کە ئەوەی کە عەرزم کردی ساڵی 1970 چاپکراوە بە ناوی مامۆستا سەعید نورسی شۆڕشگێڕ و مسلمانی قارەمانی کوردستانی تورکیا، کە زۆر معجب بووم بە مامۆستا نورسی. ئەمەش نامیلکەیەکە تقریبان 300-400 هزار دانەی تا ئێستا لێ بڵاو بۆتەوە، ئەوەندەی کە لە ئەو گەنجانەی لە ناوەندە ئیسلامیەکانە خوێندویانە ئاشنان بە مەچل گوڵ لە گوڵزاری فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تقریبان 30-40 جار چاپ کراوەتەوە، هەر جاری چەند هەزارێک. لەم ساڵە ئەخیرانە شەرحم کردو بە ناوی وانە و پەندەکانی چلگوڵی گوڵزاری فەرمودە بۆ ئەوەی ئاشنا بن بە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بە تایبەتی لەم ساڵە دوایانە کە هەڵمەتێک هەیە بۆ جایەتی فەرمودە و سنەتی پێغەمبەر، حەزم کرد گەنجانمان ئاشنا ببن بمە. ئەمەش کتێبێکە دەربارەی سعدی شیرازی. سعدی شیرازی تەمان کەسایەتێکی زۆر مەشهوری ناوەندی ئەدەبیە لە عالەمە، بە گەورە ئەدیبی ئێران ناسراوە. تا ئێستاوا باو بووە کە فارسە، بەڵام من لە هەوڵێکە لە لێکۆڵینەوەیەکە سەلماندوومە کە کوردە و هەورامی زمانە و خەڵکی ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتە. ئەڵبەتە توێژینەوەکە ماوێتی تاوا بێ، بەڵام هەنگاوێکی سەرەتایان بۆ ناوە خسوومەتە بەردەستی توێژەرانی تر کە تۆزی زیاتر لەسەری بچێت. ئەمەژەیەکی ترە لە کتێبە عەرەبیەکان کە بیرم چوو لە ئاماژە بە کتێبە عەرەبیەکان لە تورکیا چاپم کردووە، القەضیە الکوردیە والمؤامرات الدولية، باسی و پیلانانەکە کە دژی کورد کێشراون لەلایەن و ڕسمەکەش تعبیرە لەوە کە چۆن پیلان دژی کورد ئەنرێتەوە. ئەمەش کتێبێکە دەربارەی ئەلفوبێ و ڕێنووسی کوردی، سەربوردێکی ئەلفوبێ و ڕێنووسی کوردی، دیرۆکی زمانی کوردی و ئەلفوبێی کوردی و لە کەیەوە هاتوو. باسم لە کتێبێک کردووە کە بە ناوی شەوق المستەهام ابن وحشی نقطەی نووسیوێتی لە 1100 ساڵ لەمەوە پێش، باسی خەتی شێوە خەتی کوردیەکە کە ئیسلمێنە لە زمانی ئیسلامە شێوە خەتێکی کوردی هەبووە کە ئەمە وێنەکەیەتی. ئەمە عەلە ئەساس پیتی کوردی بوون، بابەتێکی تازەیە بۆ یەکەم جارەوە توێژینەوەیەکی لەسەر بنووسێ. ئەمەش بەشێکە لە پرۆژەی ڕاستکردنەوەی مێژوومان دەربارەی کۆمەڵەی ژێکاف، خوێندنەوەیەکی نوێ بۆ کۆمەڵەی ژێکاف، کۆمەڵەی ژیانەوەی کورد، ئەو کۆمەڵەیە کە دوایی بوو بە پارتی دیموکراتی کوردستانی ئێران، کە لێرە سەلماندوومە ژێکاف بزوتنەوەیەکی ئاینی تەواو ئیسلامی بووە کە هەوڵی بۆ نەتەوەی کورداوە. ئەوان بوون بە سەبەبی بنیاتنانی کۆماری کوردستان، پێشەوەی کۆماری کوردستان دروست بێ، ئەمان هەبوون هەوڵیان ناوە. ئەمەیش کتێبێکە بە ناوی ڕەوتی قورئانیەکان یان ڕەوتی بەناو قورئانیەکان، باسی حجیەتی سنەتەکە لە دیدی ئیسلامیەوە کە چۆن هەندێک کەس ڕەدی قورئانەکە ڕەدی سنەتەکەنەوە گوایە هەر قورئان کافیە وەکو سەرچاوی شەریعەت. ئەمە بابەتێکە تەحقیقە لەولایەنەوە. ئەمەش نامیلکەیەکە باسی پێگە فکریەکانی بانگەواز لە دیدی بیرمەند ناسری سوبحانیدا، باسی قۆناغەکانی بانگەوازەکە. لە ئەسڵا ئەمە بابەتێک بوو لە کۆنگرەی جیهانی کە لە سلێمانی بەسترە دەربارەی مامۆستا ناسری سوبحانی بەندە پێشکەشم کراوە بە کتێب. ئەمەش باسی هۆکارەکانی ڕەوتی سەرکەوتنی ڕەوتی ئیسلامی میانە ڕەو لە عالەمە هەمومان نەزانین چەند ڕەوتێکن، ڕەوتی تەکفیریان، ڕەوتی ئیسلامی میانە ڕەو هەن. باسی ئەوە کە بۆچی ڕەوتی ئیسلامی میانە ڕەو لە برەوایە لە عالەمە، خەسائیسەکانی نووسیوە. ئەمەش بابەتێکە لەسەر پرسەکانی ژنان، تیشکێک لەسەر پرسەکانی ژنان. تقریبان 15-20 محوەری ئەساسیە لە پرۆژەیەکی گەورەم هەیە، 2 مجەلەدی گەورەیە کە چاپ نەبووە
بە ناوی پرسەکانی ژنان ئەمە هەڵبژاردەیەکە لەو لەبەر ئەهەمیەتی و قۆناغەکە پێویست بوو بۆیە بەجیا چاپمان کرد. ئەوە کتێبە عەرەبیەکەیە کەوتم دەربارەی لاوان الشەبابیە فی ظل العەولەمە، ینی لاوان لە سایەی جیهانگیریدا، بابەتێکە لە کۆنگرەیەکە پێشکەشم کرد لە قاهرە کراوە بە کتێب. ئەمەش کتێبێکە دەربارەی ئاماژە بە کورد و کوردستان لە قورئان و ژیاننامەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام. لەکوێی قورئانە ئاماژە بە کوردستان کراوە، وەکو جوودی، وەکو باسی نوح و وەکو بەعزێک لە تەفسیرەکان قەومی ئولی بەئسن شەدیدن لە سێ چوار شوێنی قورئانە لە تەفسیرەکانە باسی ئەوە کراوە کەمە بەس کووردە لێرە کۆم کردوێتەوە و قسەی مەفەسیرەکانم هێناوە گوزانیاریەک. ئەوەیش بابەتێکە بۆ مناڵان بۆ پەروەردەی مناڵ تقریبا 15 تابلۆیە، هەر تابلۆیەک لە عەقیدە و لە ئەخلاق کە چۆن بۆ پەروەردەی مناڵان تایبەتە بە پەروەردەی مناڵانەوە بە شێوەیەکی جوان دیزاین کراوە. الحەمدولیلا کتێبێکی زۆر بەسوودە بۆ پەروەردەی مناڵانی قۆناغی ابتیدایی تەبعاً تەرخان کراوە. ئەمەش بەڵێننامەی ئیسلامی تەرجەمەی کتێبی المیثاق الئیسلامی کە لەلایەنێکی زانایانی جیهانیەوە بە ناوی میثاقی ئیسلامی چاپ کراوە. کورتەی ئیسلامی تایە، یعنی لە دیدی زانایانی ئیسلامی میانەڕەوە هەموو بابەتانە پەیوەندیان بە سەردەمەوە هەیە کردویانە بە کتێبێک ئەندە وەرم گێڕاوەتە سەر کورد. ئەمە ژیاننامەی باپیرمانە. باپیرم مەلایەکی گەورە بووە بە ناوی مەلا بەهای بیارە، باوکی باوکم پێویست بوو ژیاننامەی بمێنێ، کەسایەک بۆ الحەمدولیلا خزمەتێکی زۆری کردووە، ئەمە تەرخانە بۆەوە. ئەمانیش مەجموعەیە نامیلکەن، پێویست ناکە یەکەیەکە بۆی کاتی بەرنامەکە نەگرین. 25 نامیلکەن هەر یەکێک لەسەر مەحوەرێکە، بەڕاستی سەکات نییە سەیریان کەین. ئەوە باسی سەردەمی نەفامیەکە، ئەمە باسی مثلا باسی تەعەدودە، باسی شەهادەیە، باسی قیوامەیە، باسی پرسەکانی ئەمڕۆی ژنانە، ڕاپەڕینی ژنان، خەباتی ژنان، هەوڵی ژنان بۆ ئازاد بوون، کۆیلەی ژنان لە سەردەمی جاهلیەتا چۆن بوون، لە سەردەمی ئیسلاما چۆن بوون، ئێستا لە ئەوروپا چۆن. بابەتەکان زۆرن لەبەرەوە کاتمان نەگرێ وەبزانم ئەوەندە کات. ئەو نامیلکانە 25 نامیلکەن، کتێبەکانی تریشم حدودی 20 تا 22 تەبع کراون بێجگە لەو نامیلکانانی بۆ کتێب و نامیلکە ئەگەنە 44 کتێب. نامەتاکی دین وای لێ نەکردووە. تێگەیشتن لە دین دەوری هەیە، جۆری تێگەیشتن لە ئاین. ئێمە ئەگەر باسی ئاین بکەین، ئەی بۆچی عایشە یەکێکە لە گەورە فەقیهەکانی ئومەتی ئیسلامی دەیان سەحابە لەسەر دەستیان حەدیسی بۆ گێڕاونەتەوە، بۆتە مامۆستای دەیان تابعین سەیری سەرچاوەکانی فەرموودە بکەی کەم شوێنێ باسی ئومی سەلەمەیتیانە بێ، باسی عایشەیتیانە بێ، باسی حەفسەیتیانە بێ، باسی سەفیەیتیانە بێ، باسی دایکانی پێغەمبەر، ژنانی تر ئەسمای کچی ئەبوو بەکر، ینی زۆر لە ڕاویەکانی فەرموودە هەن لە عالمی گەورە گەورە هەن. ڕاستە بۆ ڕێژەیە نییە کە پیاویش هەیە، ئینکار ناکرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئاین نەبووتە سەبەب. جۆری تێگەیشتنی کۆمەڵگەمان لە ئاین هۆکارە وازانراوە. ئەگینا بازێکمان هەڵکەوتون، مەسەن ئێمە مەستوورە خانمی کوردستانیمان هەیە کتێبی شەرعیاتی نووسیوە، هەموو کتێب فقیەکانی مطالعە کردوێتی بە سەرچاوەیەک بۆ ژنان تێبگەن لە ئاینەکەیان، شاعریش بووە، ئەدیبیش بووە، مێژوو نووسیش بووە، لە هەمان کاتە کتێبیشی نووسیوە. یعنی کتێب نووسری کتێب هەڵکەوتووە لە ناو کووردا، بەڵام زۆر کەمە و ئەوەش گەڕێتەوە بۆ تێگەشتنی کۆمەڵگەمان لە ئاین وی لە ئاین ڕێگری نەکردووە. ئەمجا بەڕاستی پەیوەندیشی بە عالەمی ئیسلامیەوە نییە، بەوە ئێمە وا تێنەگەین کە هەر کوردستان و هەموو عالەم وایە، لە هەموو عالەمە ژن لە قۆناغە جیاجیەکانی مێژووی ڕابردووە جۆرێک مامەڵەی لەگەڵا کراوە، هەمیشە مەشغوڵ کراوە بە کاروباری ماڵ و مناڵ و خزمەتی میوان و خزمەتی پیا و کەمتر پەرژاوێتە سەر بابەتە ڕۆشنبیریەکان وەکارەکە ئەوەیە. ئللا وەکو ڕێگرتن هیچ جیاوازیەک ینی لە ئیسلامە بەعکسەوە تەشجیعی ژن و پیاو کراوە بۆ خوێندنەوە. هەموو ئەو ئاەتانەی باسی تەفەکر و تەدەبور و بیرکردنەوە و خوێندنەوە ئەکەن، باسی خۆڕۆشن بیرکردنەکەن، ئەو ئاەتانە ینی خزمەت بۆ ڕەهەندە ئەەکەن بۆ ژن و پیاوە، خۆ بۆ پیاو نەهاتۆ بەتەنیا.
بەڵام ژیانی کۆمەڵگە و جۆری کولتور و ئەوانش ژینگەکان تەسیریان هەیە. ژینگەی ئێمە متەئەسیر بە ژینگەی عەرەبی، ژینگەی عەرەبیش کەمتر بایەخی بۆ لایەنە داوە. لەبەرەوە سەیرەکەی لە ژینگەی ئێرانە تۆزە جیاوازە، چونکە زیاتر برەو بە ئافرەت درراوە یا ئافرەت لە پێشەوە بووە بایەخی پێدراوە، ژنی باشتری تێڵکەوتۆ لە سەردەمی ساسانیەکانیشە تا سەردەمی ئیسلامیش و تا مێژووی ئەوچەرخیش. لە هەر وڵاتێکە ینی واقعی کۆمەڵگەکە تەسیری بووە. لە سەرەتاوە وەڵام من دەستپێکی کارم جگە لەو دوو کتێبەی کە نووسیومە لە سەرەتای ژیان ماڵاسی ژیانی مامۆستا سەعید نورسی لەگەڵ قەزیە کوردیە والمؤامرات الدەولیە، ئەوە ساڵی 1970 و ئەوانە نووسیم، قەزیە کوردیەکە ساڵی 90 نووسیم. لە بین ئێوانە زیاتر خەریکی ڕۆژنامەگەری بووم. من لە ئێران کە لە دەرەوەی وڵات بووین گۆڤارێکمان دەرەکرد بە ناوی نێداء الغەریب، من سەر نووسەر و مدیر تەحریری بووم، بە هەر سێ زمانی کوردی و فارسی و عەرەبی دەرمانە کرد. دوایش کە ڕاپەڕین کرا هاتینەوە لە کوردستان، گۆڤاری پەیامی ڕاستیمان دەرەکرد بۆ ماوەیەکی زۆر سەر نووسەر و مدیر تەحریری بووم کە تا ئێستش سوپاس بەخوا بەردەوامەوەیەکێکە لە گۆڤارەکان ئیسلامیانەی کە خزمەتیان بە ئاینیش و بە زمان و نەتەوەی کوردیش کردووە. تاکە گۆڤارەوە ئازانم بە شێوەیەکی بەردەوام دەرچوو بێ لە ساڵی 1992 تا ئێستا، ینی بەبێ وەستان دەرچووە. ئەوە قۆناغی دووەمی احتیماماتم بۆ بە ڕۆژنامە و با بڵێن بەکاری ڕۆژنامەگەری. قۆناغی سێمیش دوای 94 کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەعلانکرا بەندە سەر نووسەری ڕۆژنامەی یەکگرتوو بووم، ئۆرگانی ینی زمان حاڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو. تا 3-4 ساڵ بەردەوام سەر نووسەر بووم و مدیر تەحریریش بووم. ڕەنگە بڵێن بەدەیان بابەتم لەو ڕۆژنامە و گۆڤاران لەو ڕۆژنامەیە بڵاو کراوەتەوە، بێجگە لەوەی کە بەردەوامیش تا ئێستشی لەگەڵا بێ هەر گۆڤارێک یا ڕۆژنامەیەک ئیستیکتاب بکات داوایشتم لێ بکات بۆیان ئەنێرم بەردەوام، یعنی دانەبڕاوم لە بواری ڕۆژنامەگەری کوردی، لە گۆڤاری خاڵ، لە گۆڤاری پەیامی ڕاستی، لە گۆڤاری زانکۆی سلێمانی، لە زۆربەی گۆڤارەکان، لە گۆڤارە عەرەبیەکان بابەتم بڵاو بۆتەوە و تا ئێستش ئەلحەمدوللا بەردەوام. من سوپاستان ئەەکەم بەرنامەکەتان بەرنامەیەکی بە بایەخە، حەزەکەم زیاتر برەوەی پێ بدەن و تەنەوەعێکیش بکەن نەگەڕان بەسەر نووسەرەکانە ئەوانەی کە لە ڕەهەندە جیاجیەکانە چیرۆک نووسی باشمانەیە، ڕۆمان نووسمانەیە، شاعرمانەیە، ئەدیبمانەیە، مێژوو نووسمانەیە، ئەمانە تەنها توێژینەوەی زانستی ئەکا، ئەمانە توێژینەوەی مێژووی ئەکا. گرنگە بۆی تەنەوەی لە بەرنامەکەتانە دروست بێ، هەر جارە احتیمام بە یەکێک لەو نووسەرانە بدەن و بەندەش حازرم هەر هاوکاریەکتان بکەم بۆ ناساندنی نووسەران ئەوانەی کە شایانی ئەوەن بەرنامەکە ئێوە ڕەنگینکەن بچن بۆ لایەن. هیوادارم انشاءالله موفق و سەرکەوتوو بن و ئەم بەرنامەیەتان بە یەکێ لە بەرنامە گەورە و سەرکەوتوەکانی پەیام ئەزانم، هەرچەند من بە توول و تەفسیل مطالعەم نەکرد، ینی گوێم لێ نەگرتووە، بەڵام هەر خودی نەوعی بەرنامەکە کە بایەخ بە هەزر و بە فکر و بە خوێندن و بە کتێبەدا جێگەی ئەوەیە کە دەستخۆشیتان لێ بکەین. خوای گەورە سەرکەوتوتان.